دوایەوەی لە سووریا شەڕێگری لە هەوڵەکانی بۆ گەیاندنی یارمەتی دەدرێت کرد بۆ ئەو کەسانی ئابلوقەدراون بەڕێوەبەری هەرێمی خاجی سووری نێودەوڵەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وتی نابێت کارمەندانی فریاکەوتن ژیانی خۆیان بخەنە مەترسیەوە بۆ دابینکردنی یارمەتی بۆ غۆتەی ڕۆژهەڵات. ڕۆبرت ماردینی وتی گروپەکەی تووشی سەرسوڕمان بوون بەو شەڕەی کەوتەوە هەرچەندە لایەنەکانی لە ململانێدا بەشدارن دڵنیاییاندا بوو یارمەتێ مرۆیەکان دەتوانێت بچێتە شارۆچکەکانی دۆما و غوتەی ڕۆژهەڵات. لە کۆتاییدا لە دوای وەستانی شەڕ ڕۆژی هەینی خاجی سووری نێودەوڵەتی توانی خۆراک و پێداویستی بگەێنێتە 12,000 کەس. ماردینی وتیشی سەختە دڵنیابوونەکان جێبەجێ بکرێت و پێویستی زۆریش بە یارمەتیەکان لە ناوچەکە هەیە. بەهاتنی ڕۆژی شەممە هێزی سەربازی سووریا هێرشی کردە سەر غوتەی ڕۆژهەڵات. علی زاتەری ڕێخەری کاروباری مرۆیی نەتەوەی گرتوەکان لە سووریا وتی بردومانی ڕۆژی هەینی کەوتەوە پێشێلکردنی دڵنیابوونەکانی سەلامەتیە لایەنەکان دابوویان لەوانە رووسیا کە هێرشی دەست پێ کرد کاتێک کاروانی گەیاندنی یارمەتی لە دۆما نزیک بوویەوە هەتا ڕۆژی دووشەممەش بەهۆی تێکچوونی ڕەوشی ئاسایش ناتوانرێت بگەێنرێت. زەید ڕعد الحەسەن کۆمانداری باڵای مافی مرۆڤ لە نەتەوەی گرتوەکان داوای سزادانی ئەنجامدرانی تاوانەکانی غۆتەی ڕۆژهەڵاتی کرد و هەروەها لێکۆڵینەوەی سربەخۆ لە ڕووداوەکانی ئەم دوایە بکرێت.